دەچینە لای تەوەری سێمی بەرنمەکەمان بێگومان هەروەکو لە سەردێڕی گرنگترین تەوەرەکانیش ئاماژەمان پێکرد کە دەرهێنەرێکی کورد بۆ یەکەم جار فیلمێکی بەڵگەنامەی لەسەر دانیشتوانی میسر بەرهەم دەهێنێت. لە فیلمەکە باز لە زۆر لە ژیانی کوردانی میسر کراوە و هەروەها ئاماژەکراوە بۆی کە تا چەند کورد لەوێ بوونی هەیە و مێژووی بوونی کوردیش لە میسر تا چەندە. ئێمە بۆی کە زیاتر وردەکاری لەسەر ئەم فیلمە دۆکیۆمەنتاریە خود بەڵگەنامەیە وەربگرین لە ئەستۆدیۆ ڕاستەوخۆ میوانداری بەڕێز ژێ کامیل دەرهێنەری ئەو فیلمە بەڵگەنامەیەمان کردو. کاک ژێ بەخێر بێت و بانیت باش. با سەرەتا بزانین ژێ کامیل چۆن ئەم بیرۆکەی بۆ هات و ویستی فیلمێکی بەڵگەنامەی لەسەر کوردانی میسر بکە. بەڵێ سەرەتا دەستخۆشی بۆ جەنابتان و بۆ کەناڵە جوانەکەی کورسات. من لە ساڵی 2010 بوو لە دوای ئەوەی کە پێشتر چەند ساڵێک لە وڵاتی میسر نیشتەجێ بووم، بینم کوردانێکی زۆر زۆر لە وڵاتەکە هەیە کە شوناسی کوردیان هەڵگرتووە. پێم خۆش بوو کە بتوانم کارێک لەسەر ئەم کوردانە بکەم وەکو هەر نەتەوەیەکی تر کە لە جیهان ئابوونیان هەیە. کوردیش بێگومان نەتەوەیەکی زۆرە کە تا ئێستا هیچ وڵاتێکی نییە، هیچ دەوڵەتێکی نییە. کارم لەو سەرەوە کرد کە ئەم کوردانە لە ڕووی سیاسی بێ، لە ڕووی کۆمەڵایەتی بێ، لە ڕووی هەموو بوارە هونەرەکانە بێت، بتوانم کۆیان کەمەوە لە فیلمێکی بەڵگەییە پیشانی بینەری بم کە ئێمەی کورد کەم تا زۆر جێدەستمان هەبووە لە ناو هەموو پێگەیەکی هەموو وڵاتیانە. بێگومان کورد لەوێ لە ناوچە جیاجیەکانی وڵاتی میسر بوونیان هەیە، لە باکوور بێ یا باشووری وڵاتی میسر بێ. پێم خۆش بوو کە ئەمانە بە هاوکاری چەند کەسانێک ئەم بەڵگانە کۆکەمەوە بتوانم کە شتێکی ڕاستی لەسەر ئەم فیلمە پیشانی بینەر بم. حەزم کرد هەموو ئەو بابەتانە کۆکەمەوە لە فیلمێکە دروستی کەم و باز لە هەموو لایەنە جیاجیەکانی کورد بکات لەو بوارانەدا کە لە وڵاتی میسردا هەیە. ئەو کوردانی کە لەوێ بوون کە تۆ بینیوتن یاخود بە دوای ناگەڕایی زیاتر لەکوێ بوون، ینی لە کام ناوچەی میسر نیشتەجێ بوون؟ وڵات کوردەکان زیاتر لە باشووری قاهیرە پایتەختی میسر، هەروە بێتەوە لە باشووری میسر لە منتیقەی ئەسوان کە کوردەکان زۆرترینی لەوێ نیشتەجێ. هۆکارێک هەیە بۆی کە ئەوان لەوێن؟ بەڵێ هۆکارەکانە گەڕێتەوە بۆ ینی بگەڕێنەوە بۆ مێژوو بە چەند مەرحەلاتێک ئەم کوردانە کە کۆچیان کردووە هاتوونەتە وڵاتی میسر و لەوێ نیشتەجێ بوون. سەرەتا لە سەردەمی نفرتیتی کە شاژنێکی کورد بووە لە وڵاتی دەوڵەتی میتانیەکانەوە، ئەو کات هاتووت بەرەو میسر کە ینی هاوسەرگیریەکە بۆ لە بینی فرعونەکان و هەم دەوڵەتی میتانیەکان کە ئێستا سووریا و عێراقی ئێستاکات. پاشان لەوێ کە ئەم هاتوۆتە ئەوێ چەنە هەزار کەنیسک و پاسەوانی لەگەڵ خۆیان هێناوتە ئەوێ لێ نیشتەجێ بووە کە ئەمە سەرەتایەک بۆ ینی دەوڵەتێکی بەهێزی وڵاتی فرعونەکانی دروست کردووە کە دوایەوە ئەم نەفرتیتی دایکی ئەمیرە میرەت بووە. ئەمیرە میرەت کە ژنی توت ئاخامون بووە کە ئەمە هەموو میسرەکان شانازی پێوەکەن لە سەردەمی فرعونەکانە کە بەهێزترین دەوڵەتی فەراعینە هەبوو. دواتر لە بگەڕێنەوە بۆ 1151 زایانی سەردەمی سەلاحەدینی ئەیوبی بووە. سەلاحەدینی ئەیوبی دوایەوەی کە هاتووە لە خاچپەرستەکانی یا و هاتووە بەرە وڵاتی میسر و دەوڵەتی فاتمیەکانی لەناو بردووە کە دەوڵەتێکی ئیسلامی شیع بووە. ئەمانەش هاتوون لێرە ماونەتەوە و کە لەوێ نیشتەجێ بوو و هەروە بێتەوە سەلاحەدین لەوێ کە قەلعەیەکی گەورەی هەیە لەو منتیقەیە ماوەتەوە لەوێ لە ڕووی زانست و سەربازیەوە پێشکەشی ئەو وڵاتەی کردووە و دواترینیشان محەممەد علی پاشا بووە کە لە سەردەمی دەوڵەتی عوسمانیەکانە بووە هاتوۆتە وڵاتی میسر. ئەمیش دوای خۆی کە دەوڵەتی بە عەربی خۆیان دەوڵەتی مەمالیکی دامزرانوە هەتا وەکو مەلیک فواد کە ئەمانە هەمووی کورد بوون
تۆ ئەو خێزانانەی بینیت چەند کوردم یعنی ئەوەی کە تۆ لە فیلمە بەڵگەنامەیەکە تا ئاماژە و پێکردووە ڕێژەی دانیشتوانی کورد لەوێ چەندە ینی چەند کەس لەوێ ژیان ئەکا و ئەو خێزانانەش کامانند کە زیاتر ناوبانجیان هەیە لێ و کە کوردن ئەو خێزانە کوردیانی کە لەوێ وەکو هیچ بەڵگەیەکی ینی مەلموس نییە کە بڵین چەندێکە بەڵام وەکو بەپێی دەستگای دراساتی کوردی کە لەوێ هەیە 4 میلیۆن بۆ 4 میلیۆن و 500 هزار کووردە کە لەو سەردەمانەوە ماونەتەوە و نیشتەجێ بوون کە ئەمانە بەداخۆ زمانی کوردی خۆمانیان هیچ بەکارنێنەوە بە حکمەوەی کە مێژوویەکی زۆرە لەوێ ماونەتەوە بەڵام شووناسی کوردایەتیان هەڵکردووە لە ناوچەکانە کە زۆر مناسبات هەیە کە یادیەکەن وەکو نەورۆز خۆیان نەزان کە کوردڕەچەڵەکیان بەڵێ ساڵانە لە منتیقەی زەقازیق کە لە باشووری قاهیرەیە زۆر کات ساڵانە لێرە کۆبنەوە و ئاهەنگی نەورۆزی تیاکەن کە خۆشیان بە کورد دەزانن یاخود لە منتیقەی مانسوورە هەروە بێتەوە منتیقەت ناوچەی کوردی زۆریشان هەیە مەدینە کوردیان هەیە جەزیرە ئەکرات هەیە ئەم شوێنانە هەیە کە زۆری کوردن هەنی شووناسەکەیان کووردە خوان ئەزانن کوردن وەکو ئەو کەسایەتە بەناوبانگانە یاخود ئەو خێزانە بەناوبانگانە ئایلەی جوندی هەیە ئایلەی ئەبازە هەیە ئەمانە ئەم ئایلانە کە زۆریان سەر بە کوردن ینی ڕێژەیەک لە کوردیانتیە بەڵان میسرین بەس ڕێژەیەک لە کوردیانتیە بەڵێش شووناسی ئەمانە کە هاتوونەتە وڵاتی میسر ینی لەوێ نیشتەجێ بوون ماونەتەوە ینی ئەوە نەبووە کە گەڕابێتنەوە بۆ وڵات نەگەڕاونەتەوە بۆ وڵات و زۆریشیان حەزیان یان من کە لە فیلمەکەشا باسیەوەم کردووە هەتا لە لێدوانەکانی شاهاتووە زۆریان حەز ئەکەن بگەڕێنەوە وڵاتی کوردستان کەسیان هەبووە کە قسە لەگەڵا کردوون سەردانی کوردستانیان کرد بێتەوە پارچێکی کوردستان بەڵێ یەشێک لەوانە دەرهێنەری گەورە علی بەدرخانە کە نزیکەی 15-16 جارێک گەڕاوەتەوە وڵاتی کوردستان بەڵام بەداخەوە ئەڵێ من هیچ شوێنێک لە شارەکەی خۆم نازانم هیچ لەبەرەوەی علی بەدرخانەکان لە سەردەمی عوسمانیەکانە ئەمانە پەشوبڵاویان پێکراوە لە ناو براون ئەم کە هاتوۆتە ئەوێ دانیشتوو چەند جارێک هاتوۆتەوە وڵاتی کوردستان باش ئەوەی کە لەوێ تۆ بڵێن زیاتر سەرنجی تۆی ڕاکێشا سەبارەت بە کوردەکانی ئەوێ زیاتر چی بوو ینیەوان شتێک لە دابوونەریتی کوردەواریان تیاماوە یاخود پابندیان تیاوە خودت حەز و خولیایان هەیە بۆی کە مەسەلەن منداڵەکانیان خۆیان فێری کوردی بکەن بە مێژووی کورد ئاشنا بن ئەوە شتێکی ئاستەمە بە حکومەوەی کە یعنی سەدان ساڵە ینی لەوێ ماونەتەوە کەلتوری ئەو وڵاتیان هەڵگرتووە کەلتوری کوردایەتیان نەماوە بەڵام شووناسی خۆیان ئەڵە ئێمە کوردین بەڵام زۆریان ئەبینیت ینی ئێستا تامزرۆی جلی کوردین ینی هەیە من بە ڤیدۆ لامە جلی کوردیان لەبەرە خۆیان بەبێ ئەوەی ینی خۆیان بە دوای ئەگەڕێن حەزیان پێێتی زۆریان هەیە ئێستا سەردانی ئەم وڵاتە کات یەتە هەرێمی کوردستان ئەو شتانەی کە تایبەتە بە کورد لەگە خۆیانە ئەیبەنەوە وڵاتەکەی خۆیان و لە وڵاتی میسر دانیشن بەکاریە هێنن دەست خۆش بۆ بەڕێز ژێکامیل دەرهێنەری فیلمێکی بەڵگەنامەی لەسەر کوردانی میسر بێگومانم کارێکی گرنگە چکە بێگومان ئەگەر تۆ لە هەر شوێنێک کورد هەبێ پێویستە ئاشنا بێتەوە بە کەلتور و دابوونەریتی خۆی و ئەمەش بیناسین سپاس بۆ تۆشکە لە ڕێگەی ئەو کۆمنتاریەوە بە ئێمە ئەو کوردانت بێمە ناسا خێر بێ سەر چاوم خێر بێ